باشە بۆ باسی بیانوەکانی تری ناکەن بیانوەگرێ لەسەر خواردن ئەمە ناخۆم ئەوە ئەخۆم یعنی هەتا ئێستا ئێمە لەگەڵ خێزانم هەزار جار شەڕمان کردووە لەسەرەوەی کاڵم باوکم زانە چییە خوا بۆ ئەو شتی تایبەت لێنێ بۆ خۆمان شتێکی کە لێنێ بەڕاستی یا مەسەلەن داواکاری زۆری نییە زۆر سێرە تەبیعەتێکی زۆر سێریە بەڕاستی دایمە قسەی بەرز و نزمەکە واللهی دایمە ماڵی ئێمە پڕ بۆ لە ئاژاوە لەوەتی بەس ئێستا بردوومەتەوێ خراپی و شوێنە چییە؟ کاکە گیان بەخوا بۆ شێوەیەش نییە کە باسیەکەی باوکە باوکم وانە کاکی دکتۆر بەس خۆت ئەزانی کە ئینسان چووە تەمەنەوە هەموو شتێک ناخوات تەحملی هەموو جەوێک ناکە لەبەر تەندروستی خۆی کۆمەڵێشت هەیە پێی ئاجەبێ اینجا کاکی دکتۆر ماڵی براژنیشم ئاوا بێ بەخوا باش نییە لەگەڵی خراپە لەگەڵی هەتا خواردنێکی بۆ بە هەزار قسەی ناشرینی پێڵێ ئەمە باوکم خۆی پێوتم هەفتەی پێشوو لای بووم باوەڕ کە گلەی لێی هەبوو ئەوت ئەمە لای خۆی کچی خوشکی خۆمە بۆم هێناوە ئاوا خراپە لەگەڵم کاکی دکتۆر بەخوا باوکم هی ئەوەی کە کەمێک چووە بە ساڵە وا هەستەکەن کە ئیزعاجکەرە بێزاکەرە بەس بەخوا بۆ شێوەیەش نییە واللهی گوناحمانەگا نازانم چی بکەم من ئەم هەموو یارمەتیەشیەیەم ئەچم خواردنی بۆ دروستەکەم یارمەتی براژن مێم ناڵم ئەوە نەهیلاکیش بێ بەس ئەمان هەر مەبەستەکەیان بوو دووری خەنەوە نەمەطعەمم داناوە نەمەعملم داناوە باوکم حەزی لەرچ خواردنێ بوو خێرا بۆی بێنم و بۆی دروستکەم ئاخر وەڵڵای ئەوەش ناکرێت دوایەوە خۆش زانی خوشکێ باوکم تەبیعەتی سەیرە بڕایەوە ینی قسەی بەرز و نزمەکە وەڵڵاهی زۆر ناخۆش ینی دایمە قسەی ڕەقە نازانم برام چۆن ئەتوانە بخەوێت کە باوکم ئاوا لەوێ و بەتەنیا و بێکەسە کاکی دکتۆر تۆ قسەی کتاب بکە ئەمە گوناحبار نابین کە ئاوای لێکەین وەڵڵا خوشکە بە ڕێزەکەم ئەوە قسەی من نییە بەزەوە قسەی خوای گەورەیە خۆ جەنابی دەزانی تەنانەت دەڵێ کاتی ئێشنە تەمەنەوانێ نازانم تۆ چەند کە کامێران شارەزایی و لە دینا هەیە چکە باسیەوەیە کرد گوناحبار ینی گوناح لای خوای خوا ئێمە ئەوان لە مناڵیە و ئێمان بەخێو کردووە گەورەیان کردوین ئەی نابێت لە گەورەیە ئێمەش عەلەقەل چاکیان بینەوە چاکە بەرامبەر چاکە ئەکرێ بە قوربان تۆ چاکە پاداشتی بەچیە بە چاکەیە خۆی گەورەمان پێڵێ نەک چاکە بە خراپە بێ تۆ ئێستا ئەو هەموو چاکەی لەگەڵ تۆ کردو تۆی گەورە کردووە پەروەردەی کردویی بەم ئینسانە ئێستا ئەو سەرمایی کە هەتا ئەو توانایی کە هەتا ئەساسەکەی باوکەی بۆی داناوی ئێستا پاداشتی چاکە بە چاکەی دەتوێت بە خراپە ئاوە دەریکەی دوایەوە فەرمودەی پێغەمبەری دوودی خوای لەسەر بێ بە قوربان ئەوە کە پرسیانە لێ کردووە نزیکترین ڕێگا چییە بۆ بەهەشت فەرموویەتی نوێژەکان لە کاتی خۆیان بکە و ڕێزی دایک و باوکی بەرە خۆشە بێن خزمەتیان بکە ئەی باشە چوونە تەمەنێکەوانە ئەی لەم تەمەنیان پێویستیان بە ئێمەیە دوای مەسەلی خواردن تۆ باسەکەی کاکە لە تەمەنی بە ساڵات چویا وەکو من و تۆ نییە خواردنێکی بیتە جارێ ئەسڵەن دەبێ ئێوە هاوکاری بکەن نابێ خواردنی چەوری بدرێتە هەندێک خواردنەیە ئەوەی مەسەلەن زۆر چەورە زۆر شیرینە زۆر سوێرە نازام چی ئەوە ئێبێ هاوکاری بکەن تەواو ئەزانی ئینسان کە گەورە بوو بڕوا و هەبێ یعنی وەکو مناڵی لێتەوە ئەها قانونی حیاتەیە سەیەکە قەوسێکە جاری وا کە ئینسان ئەچێتە تەمەنی بە ساڵاتیەوە توانێت ڕۆشنیشی نابێ بە دەست و قەڵ مەگەراوە بڕوا ئەها کە دارە ئەکات فازماوەیە ێ زۆر جاریش لە بە ساڵەچیە وامان لێ وەکو دارە بکەینە ڕۆین بەڕێیە ئەبێ دارێ بگرین بە دەستمانە و گۆچانە بگرین بە دەستمانەوە ئا بەم شێوەیە ئەڕوا هەتا گاتە تەمەنی هەرزەکاری اینجا کامەڵی و اینجا وردە و دەیەتەوانێ کە چوویتە تەمەنەوانێ ئەی تۆ ئێستا ئەم ئاوەی ئەی ڕێژی سبەینی مناڵەکانیشە بەرامبەر تۆیکەن براکەم نەک هەر خوای گەورە محاسەبەمانەکە لەسەرەوەی ڕێزی دایک و باوکمان ناگرین حتا زەمیری خۆشە محاسبە دەکا گەر ویژدانمە تۆزە زیینو بێ لە هەمان کاتیژە سبەینی مناڵەکانە محاسبە دەکا سبەینەگەر کردیان تە دەرەوە چی ئەڵێ خوای گەورە فەرموویەتی ئەبێ ڕێزی دایک و باوک گرن ئەی چی جابێنەوە ئەی باشە کە ئەو زاو قسە سلانە ئازانی خوای گەورە وای تۆ ئەی تۆ بۆ ڕێزی دایک و باوکە نەگرت ئەی تۆ دەریانەکەی ئەوانیش دەرە دەکەن یعنی تۆ بیر لە شتانە ناکەی تۆ براکەم کاک دکتۆر زانی چی یەک شتێکە و پێ بڵم بیرم نەچێتەوە ینی باوکی من لە مشتێ ناڕازیە هەر چیەکی ئەخیتە بەردەمی ناڕازیە جلی شۆراوە بۆ ئوتو کراوە خزمەتی جوانی کراوە بەڕاستی بەڵام وەکو پێمتی لە هیچ شتێک ڕازی نییە دوای ئەوەش کێشەیەک هەیە ئەم باوکی من یعنی ترسی لە مردن هەیە بە حاڵ سەری پەنجێ ئێشێڵە ئەو مردم کۆتاییم هاو
من مردم ئەمڕۆ ئەمرم ئەمانەی دایمە لە مێشکە دایمە لە خەیاڵەتی جابن نازانم بەجددی بۆ ئێوە خەتایم نەگری ینی بۆ من بە تاوانبارەزان بردوومە بۆ خانی بە ساڵات چوانە دوایەوە کات دوتۆ بڕۆ خۆ سیر کە ئەزانی نازانم چویان نا یعنی پڕە لە خەڵک چوم لە بەڵێ وابوو باسی کرد بەس یعنی کار دکتۆر شوێنێکی ئەوە نەخرابنی ینی من باوکم بردو بۆی وەڵی هەر بەر ناکەی ئەوەی خەڵگرێ ئەخر ئایبەکەی چییە یعنی کاتۆم و خەڵکە لێ من تاوانبارن باشیان بردووە بە باپیریان بردووە زان چۆنەکە کامەرەنجان یەکەم من نەموتۆ تۆ تاوانباری من مافیەوەم نییە کەسکەم بە تاوانبار بەڵام خوشکە بە ڕێزەکە پرسیاری لێ کرد دەموتی گوناحبار نابین تاوانبار نابین ئێمە بەرامبەر باوکیان کردووە من وتم خی گەورە لێپرسینەوەتان لەگەڵەکە لە منی شێکە منیش خۆ بە شەرم وەکو تۆ سبەینێکە تۆ چیتە بەردەم بارەگاگەی خوا ئەی پرسیاری ئەو لێ ناکە ئەم باوکە بۆ دەرکرد ئێمە ناڵێن هەرچی چووە ئەوێ کەس و کاری تاوانبارە نا بەڵام بەنیسبەت تۆوە گوناحەکە و ئەوەیە براکەم تۆ شوێنە هەیە خەڵکی تر شوێنی نییە تۆ ئیمکانێتی دارایی و ئابوووریەکە زۆر باشە هەندێک کەسەیە بەم شێوەیە نییە تۆ لە جیاتی خانووەکە و قاتێ بێ نهۆمە بێ سێ نهۆمە خوا لێو نەسێنێ و زیاترێ باتێ بەڵام ئەو توانی ئەوەی سا خوشەکەش هاوکاری دەکات لەبەرەوە من ناڵم تۆ تاوانباری بەڵام هەموو بەڵگەکان پێمان دەڵێن کە تۆ کەم تەرخەمی یەکەکەم تەرخەمیشبی لێپرسینەوە لەگەڵەکرێ ئەگەر تۆ لە ناحی دینێکەوە لە ناحی ئینسانیەکەشەوە بڵێ کاکە خەڵک ئەگەر لێ قەوماوێگە بینێت دەستی یارمەتی بۆ درێژەکە لێ قەوماوێ نەک باوکی بێ نەک باوک هێبگەڕێرەوە بۆ مناڵی خۆ بزانە تۆ چۆن بێم باوکە چەند ساڵ خزمەتی تۆی کردووە لەوانەیە وەکو دایکێ هەر پاچیشی کرد بێتەوانێ خۆ هێشتا ئەو نەکەوتۆتە سەرجێ تۆ پاچی کەیتەوانێ ئەی وەڵی خۆ ئەگەر ئەوەشی بێ ئەوە ئەرکە ئەی چێ بکە خۆینی بە ساڵە چوان با پێ بڵەمەوانە وەرناگرن کە پێویستیان بە پاکردنەوە بێ و دایبی بگۆڕن چێ نابێ بێ خۆی خزمەتی خۆی کار ئەی باشە سبەینێ ئەگەر خوا نەخواستە گەشتە و حاڵەتر لە پێکەوت ئەگەر خوا نەخواستە ئێستا هەستا دەستنوێژێ بگرێ و کەوت سمتێکی شکا عملیات کرا نەیتوانی لەسەر جێکەوت ئێوە کاتە بە پێی مەرجەکانی بە ساڵە چوانی زنیە نەبێت تۆ لە خۆی بکەیتە سەر جادە بەڕڵایەکەی بمرێت ئەی چۆنی تۆ ویژدان بیل ناکەیتەوە ئێسا و خاتونە ئەڵە شەو هەتا بەیانێتە خەونم تۆ نایەتە خەونە یاخۆ خەونی پێوە نبینی یا بیر ناکەیتەوە بڵێ باشە ئەمە باوکمە ئێمەی ئاوە گەورە کرد ئێمەی گەیانم ئاستا